قربهانا دنير بود بشدن بانا دنير بود بشدن بانا هلا لوارا يا رجوانا كم تاوي هالبار كي جوانا كم تاوي هالبار سندم بسوزي ضلي أسيرم تاسات يماوم هرواي لبيرم تاسات يماوم هرواي لبيرم شجان مقري لو ألقان مقري دنير بود بشدم براوي دنير بود بشدم براوي هلا لوارا يا رجوانا كم تاوي هالبار كي جوانا كم تاوي هالبار دەستەکانتان خۆش بێ دەستان خۆش بێ و دەنگە هەر خۆش بێ دەستەکانم خۆش بێت بەرهەمێکی زۆر تایبەتە هەڵبژاردە بوو وە زۆر تایبەتی بوو دەستەکانم خۆش بێ دەست خۆش بێ دەستەکانم خۆش بێ ڕۆژنامەندیەوە بێ زۆر چێژمانە بینیەوە دەست خۆش بێ بەڵێ خۆشەویستان ئێمە بەردەوام ئەبین لا پرۆگرامی ڕۆژێکی نوێ ئەچینە لای راپۆرتێکمان هاوکارانمان بۆ ئێمەیان ئامادە کردووە لە کەرکووک پێشانگایەکی هونەری جیاواز لە بەشێک لە خوێندنگاکان بەڕێوە ئەچێت با پێکەوە بینەری ئەو راپۆرتە بین. هذا المعرض فنيا وتبليغ جميع المؤسسات. ئێمە لە پەروەردەی کەرکووک بە هەموو توانایەکمانەوە پشتگیری لەم جۆرە چالاکیانە ئەکەین و ئەم جۆرە چالاکیانە کە چەند دەستگایەک هەستاوە بە ئەنجامدانی لە شاری کەرکووک ئەمە بۆ یەکەمین جارە و لە دوای ڕەزامەندی بەڕێز جەنابی پارێزگاری کەرکووک و هەروەها بەڕێز جەنابی وەزیری پەروەردەی عێراقی هەستاین بە پشتگیریکردنی ئەم چالاکیە و ئەمە گرنگێکی زۆر ئەبینێت بۆ شاری کەرکووک و خوێندکارە بەڕێزەکانمان و ئێمە پشتگیری لێ ئەەکەین و هیوادارین لە ساڵانی داهاتووش پەرەی پێ بدرێت زیاتر و ئەحتیمامی پێ بدرێت زیاتر بۆی بتوانین ئەم تواناکانی خوێندنگاکانمان بکەینە ڕوو بۆ هەموو خوێندکارە بەڕێزەکان بۆ هەموو دایکان و باوکان. اهتمامێکی زیاد بە قوتابخانە و بە موسساتی ناحکومی واتە ئەهلیەدەین لێرەیە لە شاری کەرکووک بەڕاستی زۆر جێی خۆیەتی کە گرنگیەکی ئەوتۆ بدرێت بە کەرتی پەروەردە کەرتی فێرکردن لە شاری کەرکووک
لە بوارە جیاجەکان بە تایبەتی ئێمە کە لێرەیە هاتوین ئەم پێشانگایە زۆر گرنگە لە شاری کەرکووک بکرێتەوە بۆ جەختکردنە سەر ئەو جۆرە خزمەتگوزاریە پەروەردیە فێرکاریانە کە لە شاری کەرکووکەکرێ بە تایبەتی لە کەرتی پەروەردە بە تایبەتی قوتابخانە و فێرکارە ئەهلیەکان. دەستخۆشی بۆ هاوکارانمان بۆ ئامادەکردنی ئەم راپۆرتە و لەگەڵتان بەردەوامە بین. کاکشکار چیترمان ئامادە نییە و پێشکەشمانیەکەیت تە خۆلەوە تێ بگە لە لیستەکەیان نییە. باسی فارسیمان کرد بۆ مەقامێکی فارسی نەبێت. وڵی هێڵێم پەیشێک باشە بە دڵیشمان ناشکێنێ. باش بەسەر چاوت خۆش بەنسبەت مەقاماتی فارسیۆم ئەگەر بۆنە فەرموو باسی بکەین لەسەرەوەن فەرقەکەی مەسەڵەن لەگەڵ هەموو جۆرە مەقامەکانی ترا یاخود مەقاماتی کوردیا فەرقێکی لە تەحریر و چاهچاکانیان فەرقی هەیە. مەسەڵەن لە تەحریری فارسیە تەحریری ئاو متەمایل بە ئۆیە لە قوڕکتابە و شێوازە ئەو تەحریر و چاهچاکانی دەدرەوە، بەڵام لە کوردیە زیاتر ئی لەگەڵ ئێ وەکووتنەوە کامیان قورسرە هەردووکی هەر قورسی خۆیە چکە تۆ ئەبێت لە کاتی تەمرینە ئەم تەحریر و چاهچا هەم بە ئێمە پێنج هێجاگرمانەیە 5 وشەمانەیەکەوە لەسەر ئەمانە تەحریردانین لەسەر ئەم وشانە ئێ ئی و ئۆ ئا باشە لەسەر ئەمانە تەمرینەکەی تەمرین سۆڵفێجەکەی و تەحریر لەسەر ئەمانە دانی لە جێگەکانی خۆی بەڵام تر ئەوش زەمەنی خۆی هەتاکو تاوا دروستم خۆم ئێستا دروست نەبوو بە تەواوی بتوان هەموو شتێ مەسەن لە تۆنێکی بەرزا تەحریر لەسەر و دانیم یا لەسەر ئۆ دانیم تۆزێ سەختە. ڕەدیفە خوێنم ێستا لە لای مامۆستا مەهرۆ خەلیلی کە پێش ئاماژم پێکرد لە ڕۆژهەڵاتی ئێرانە تقریباً 4-5 ساڵێکە ڕەدیفی ئاوازی فارسی خوێنم ئەتوانم بیخوێنم بەڵام بمەوێت 100% وەکو ئەو مامۆستای نورانی بڵێم زەحمەتە. پێمان خۆشە جەمالی بەسەر فەرموو چاوت خۆش. سبا به لطف بگو آن غزال رعنا را که سر به کوه بیابان که سر به کوه بیابان تو داده ای ما را جان که سر به کوه بیابان تو داده ای ما را
شکر فروش که عمرش دراز با چرا شکر فروش که عمرش دراز با چرا تفقدی نکنه توتی شکرخانه ئەو دەنگە خۆشە و هەر بمێنێ دەستەکانە خۆش بێت دەست خۆش بێ با بچینەوە بۆ لای گروپی موزیک بزانین چیمان پێشکەشەکەن کاکڕێوان بەرهەمی ئامادە بەڵێ ساعتنا نایسە ئیتر کاتێتی بەڵێنی ئەوت پێیان دوو بەرەمان پێشکەشکی وایە دوو بەرەم بەڵێ جای بەرهەمەکەی دۆمان پێشکەشکە دوایەوە یەکەم بەسەر چارەساردێکی بۆکەم بێک باتێک ساڵ کاکڕەوان چیمان پێشکەشەکەی چیمان پێشکەشەکەی وتە دوو بەرەم مقامێکی سەفەرەڵێن و بەستێک لەگەڵ باشە بە یەک بەرهەمە لا لبسي بما كاوكي كيدا قرمو دينيتو مريكاني داسم خساسر شاني دينيتو مريكاني دستم خساسر شانیه بمود عشقی بالاتم هاتون ببم هوالی باز با درد ثانی کوت ما هواری خالی دیسان دلم زور تنهایا ربی بخیر بگاریم قرارایم سایلکایم بچمای هواری سریم زلف دلادم جینه هاتون ببم هوالی لا تمني تندري كوت ما هو خالي دەستەکانە خۆشە تەنگە هەر خۆش بێ هیوادای هەفتەی داهاتوو لەویان داهانیشی ئینشاڵڵا دەستەکان خۆش بێ دەستان خۆش بێ سپاس بۆ تۆ دوێنێ لە کاتی پرۆڤەکەیە جۆم لە بەرهەمێک بوو لەبەر خۆتەوە ئەوتەوە با بچین بچین
چۆنە ئەوزام ئامادەتان نەکردووە باش پێمان خۆشە لەسەر چاوە هەروە بزانە دوێنێ و پرۆڤاکەن پێشکەشمانیکەی ئەوکو ئەوەی کە من چێژم لێ بینی بابینێرانیشمان مامەشگەمان لێ بێت لەسەر چاو بەرهەمێکی منتیقی و لای کرماشان داڵەوە باشە زانیاریمان بیتێ سەوارەت بە بەرهەمەکە تو ئایترەوە چین لای بەرهەمەکە وڵای بەرهەمەکە چەندێک لە هونەرمەندان وتوانێتەوە مەسەڵ مامۆستا قادری ئەلیاسی وتوێتەوە کۆمەڵێک لە هونەرمەندەکانی ئەو منتیقە هەمویان ئەویان وتوێتەوە بەرهەمیان وتوێتەوە بەرهەمێکی تایبەتە بەو ناوچەیە بوو باشە منتیقەی داڵەوە من یەک کۆبلێ بچووکەڵێم بۆنە تو پیر بنیامین آمن وسین اسردی تو پیر بنیامین یارن وسین اسردی دلاشی دگی هراد بیا غمگی دلاشی دگی یارن هراد بیا غمگی تو امام علی یارن بابچی موه تو امام علی یارن بابچی موه داڵه خۆشێ وەی وەی سەر بەیمەوە داڵه خۆشێ ئازین سەر بەیمەوە بەو بچیم بچیم بەو بچیمەوە بەو بچیم بچیم بەو بچیمەوە داڵه خۆشێ یارن سەر بەیمەوە داڵه خۆشێ یارن سەر بەیمەوە دەستەکانە خۆش بێ شکات مامڵی پرۆڤەکردن بە دەنگ و بۆی کە بەردەوام دەنگت ئامادە بێت چی یەکەی تۆ؟ وڵای حتممە بیژا کراوەتەوە مەسەلەن کاتی خۆی هەیە بۆ پرۆڤەکردن بەیانیان بەیانیان پێش مامڵی ڕاهێنانەکان کە بە دەنگێکی کام ڕاهێنانە ئاکەیت بەسەر بەیانیان 2 سەعاتێک دوای ئەوەی کەوا خبر دەبێتەوە لە خەواڵەسی تو ئەوانە من حتممە لەم قسانەیەکەم ئەمە هەر لە خۆمەوە نییە وەسان لە مامۆسای گەورەکانگرتەوە 2 ساعتێک دوایەوە خوڕ گەرمەکەی ئەو دەنگەژێ و حەنجرەوە گەرمەکەی بە کۆمەڵێک وشەی تایبەت هەن کەفی دەمت ئەمە ئێرە لێوی سەرەوە خوارەوە بەشپار و ئەم شەویان هەمووی گەرمە بێت دوایەوە ئەڕێوە بشینەوە بۆ خوڕ بەڵام باشترین کات بۆ تەمرینکردن لە دوای نیوەڕوانە چکە کە تۆ لە خەواڵەسی ئامادە نییە بۆ بەرنامەکەشەوە ساعت نوێ بانی شەوانی خود مامانە لە دوای نیوەڕوانەوە پرۆڤە دەست پێەکە پرۆڤەی تر حتمما ئەگەر کەسێک بیاوێکەوە بۆ پێشەوە بچێت ئەبێ هەموو ڕۆژێ پرۆڤە هەموو ڕۆژ ئەم ڕاهێنانی کە باس یەکەیت هەموو ڕۆژم ڕاهێنان نەبکات خۆمانی شەجەریان ئەڵێ ئەگەر یەک ڕۆژ پرۆڤە نەکەی ئەبێ 3 ڕۆژ دانی بۆی تەعویزیەوە یەک ڕۆژە بکەیتەوە یعنی هەمیشە لە پرۆڤا بیت و ئەگەر یەک ڕۆژ بەسەر تا تێبڕ ئەبێت تۆ 3 ڕۆژ بێ ئەو ڕاهێنانە چییە کە پێویستە بیکەیت گۆرانی وتنەوەیە یان ڕاهێنانێکی تر هەیە سەرەتا ڕاهێنانە وەکو وتم پێشتر ئاماژەم پێکرد بەنسبەت تەحریر و چاهچاکانەوە 5 وشەمانێت هەموو گۆرانێک هەرم 5 وشەیە ڕەنگە چەند وشەیەکی زیاترەوانەوێ بەڵام وش سەرەکیەکانم 5 وشەن کە وتم تۆ لەسەر ئەمانە قورگت ڕاهێنی تەمرینی سۆڵفێجەکەی فعلا تەمرینی سۆڵفێج لە ئەساسە بۆ گوێچکە پاکردنەوەی و دواتر بۆ قورگە چکە تۆ گوێچکەیەکی پاک بەرهەمە هێنی بۆ ئەوی قورگێکی ئامادە دەبێ ئەگەر گوێچکەت باش نەبێ گوێچکەت جوان نەبیستێ گوێچکەت ئەوە بێ ناتوانانی بە قورگیش ئەوەی نایەتە ناو زنتەوە کە تۆ نەهاتە زنتەوە ئێرەش کار ناکەن چکە ئێرە و ئێرە ڕەبتیان بەیەکەوە هەیە هەرچی لێرایە اینجا ئەتوانین تۆ لێرا ئیجراپی لێرا بێڵێ ئەو 5 وشەکەوتم ئەوانە تەحریری لەسەردانی وەزایدن لەسەر تۆنەکان هەتاوەکو نەفەست زیاتر بێ بتوانانی زیاتر بێ ئەوە باشتر مەسەلەن تۆنی 2 کە تۆ تۆنی 2 وەرەگری بە سافەیەکی باش 20 سانی 30 سانی بەم تۆنە 2 بەم شێوازە بۆی لەرە لەر نەکات سەرەتا لەرە لەر دەست پێیەکە و ئەوانە بەڵام
بەڕێکی تاونە ڕێکێکیتەوە تر ئەم بە بشێوازی تەمبینەکەی زۆر باشە اینجا ئاماژت بە قسەیەک وتت ئەمانەی کە منێڵم هیچی لە خۆمۆنێڵم مامۆستاکان پێیان وتویت کەواتە تا چەند گرنگە کاتێک کەسێک هونەر هەڵەبژێرێت بەڵام هەوڵ بە ئەکادمیانە فێری بێت وەکو بەڕێزت خوێندکاریشی خوێندکاری پەروەردەی بنەڕەتی لە بەشی هونەرە جوانەکان کەواتە تا چەند گرنگە بەشە ئەکادمیەکە و هونەرەکە هەردووکی بێکەوە تێکەڵ بکرێت لەبەرەوەی لەوە چێت بتوانێت زیاتر زانیاری هەبێت بتوانێت زیاتر بەرهەمەکان بە باشی بڵێتەوەوانە و جوانترینەکان پێشکەش بکەیت لە ڕاستی ئەگەر ئەوە نەبێن نابێ ئەگەر تۆ لە لای ئوستادێکی گەورە لای مامۆستایەکی گەورە دەرس نەخوێنی چی بۆ ژەنین بێ یاخود چی بۆ وتنەوەی مەقام و گۆرانی ئەو بەستە ئەو شتانە بێ بەڕای من ئەبێ پاشخانێکی علمیانەی هەبێ پاشخانێکی علمیانەیە بێ بۆی تۆ بتانی شتێکی ڕەسم پێشکەشی خەڵک بکەیت حتمما ئەبێ بەکە ئەکادیمی بێ و لای مامۆستای گەورە زۆر تەسیری هەیە بەڕاستی بەرهەمێکی دیکەمان ئامادەیە پێشکەشمان بکەیت لەگەڵ ئەو گروپە جوانەیە بەرهەمێکی مامۆستا ئەسماعیل سابووریە زۆر باشە حتمما بەرهەمەکە بەرهەمێکی جوانە تر هیوادارم مامۆستا مەزەری خالقیش ئەم بەرهەمی سەرەتا وتووە مامۆستا ئەسماعیل سابووری شتێتی منشی وادارم بتوان بڵێن بە شێوەیەکی جوان فەرموو Pemerde azar de nuh
بس به میلی ها تو بزنه حافظانه تو بزنه حافظانه لبه میلی تو هاجی خندلو درون زخانه خندلو درون زخانه ای یاری نازدار در دوحنه به مهده آزار در دوحنه بچاوی خمار در دورمه دەستەکانتان خۆش بێ دەستان خۆش بێ دەنگە هەر خۆش بێ دەستەکانە خۆش بێت ڕاستی بەرهەمەکانت زۆر زۆر تایبەتە کە پێشکەشمانەکەی زۆر جوان ئێڵێیتەوە دەستەکانە خۆش بێت شوێ با بچین بۆ لای هاوڕێیانمان کاک سروشت هیچی وە نەوتین ئەمڕۆ تۆ چیمان پێشکەشەکەیت شۆلە گیان بەخوا دەنگم زۆر زۆر ناخۆش هەموو بەرنامەیەکی یەکسەر سێر من نەکرێت بەڵگوێمان لێ بێ و کاتە بڕیارێم زەین خۆشیان ناخۆشە ئەقیچێکم و کاتە بڕیارێم زەین خۆشیان ناخۆشە قەت گۆرانی نەوتۆ سرودیشم نەوتۆ بڵێ شعرێ شارێک شعرێ برادران دەڵێت دەنگیان خۆشە دوێنێ ئاگات دەبوو کاک داستان قسەیەکی زۆر خۆشی گە نوکتەیەکی زۆر خۆش بوو ئەوەی هاتێکی زۆر فرۆشگاکە بەڵێ باشە ئەنجا با ئەوماڕێتەوە بۆنە بەس سەرەتا پێشووکە تا سازە مایکەکە لای تۆیە کارکردن لەگەڵ تیمە یا دروستکردنی تیم کارێکی ئاسانە وڵی حەسەب یعنی ئەوە کەوتۆتۆ کە برادایەتی چۆنایی ینی ئێستا ئەم چوارەمان ڕۆژانە بەیەکەوەین ئەم شتە ژوای کردووە کە ئێستا ئەم توانایی کە گروپەکە ئەیبینی ئەتوان بڵم لە هەشتای پەیوەندی بۆیە کە پەیوەندیمان زۆر باشە بێکۆ چوونە دەرەوەمان هەیە ئێتە زۆر ئێوارە بێکۆ کۆ ئەبینەوە ئەچینە دەرەوانەیە یعنی ئەوە زۆر دەوری هەیە ئەجا دوای ئەوە هەمومان ینی هەر چوارمان خریجی زانکۆین و ینی هەر چوارمان بە ئەکادیمی فێربووینە ئامێرەکانیش و نۆتەش و ینی ئەم گۆرانیانە لەبەرەوە ئەگەر جیاوازی هەبێت لەگەڵ گروپێکی کایان لەگەڵ کەسیشکە لەوانەیە پەیوەندی بەم شتانەوە هەبێت دەست خۆش بێت کاک دەستان باوە بەسەر هاتە بۆ ئێمەشی بگێڕەوە لە خزمەتانە ئینشەڵا دوێ بەرنامەکەمتانە ژەرم و ئێستا پارچەیەکی دەف بەسەر چاو ئاسانم ئینشەڵا وڵا ئەتوانم بە پارچەیەکی دەف بەشدار بم بۆنە ئەوە زۆر خۆش حاترە بین کەواتە کێشە ناوێت بەسەرەتەکە بگەڕێتەوە لە ئێستا دوای بەرنامەکە دوای بەرنامەکەم بیستومە کەواتە پارچەیەک لە دەفەکە پێشکەشمان بکە
سەکانە خۆش بە دەست خۆش بە جاب مایکەکە هەڵگریتەوە بێ زەحمەت بەسەراتەکە بگەڕیتەوە ناقین ئەوشمان بۆ دوای بەرنامە قەیناکە بۆ دوای بەرنامە بۆ دوای بەرنامە زەنێری مامەتێ سەر دەفەکەت ئەوەش نا جان زەنێری مامەتێ سەر دەفەکەت آخر چیە زانیارەکە پێڵە باش ئێتە دەمایکەکە نزیکەیتەوە سپاس دەکەین چۆن دەفێکی باش بناسینەوە کاک ڕۆند چۆنیەتی بۆ نمونەکە تۆ بتەوێ دەفێکی باش وەکو بڵێ بەدەستەوە بگریان بیژەنیت لە ئێستا یەک دنیا جۆر نەوعی دەفاتووە باشە بەڵام ئەوەی کە بۆ تۆ باشە ئەوەیە کە دەفەکە زۆر قورس نەبێ بۆ ئەوی کە چووکە ئێستا بۆ نمونە وەکو ئامێری تومبەک نییە بڵێ تۆ ئامێرەکە لەسەر قاچتا وەکو بڵێ بەس ژەنەکەیت لەسەرە ئامێری دەف ئەبێت تۆ دائیمەن بەدەستەوە هەڵت گرت بێ ینی لە هەمان کاتە هەم دەفەکەشت هەڵگرتووە لە هەمان کاتی شائیژەنی بۆیە پێویستەکە دەفێکت پێ بێ کە تۆزێک کێشی سووک بێ کێشی سووک بێت بەڵێ کێشی سووک بێت ئەی خۆشترێکە بۆ کاتی ژەندن ئەنجا ئەچێتەوە سەر دوونەوە ئەم نوعی ئێمە ئەم پێستە پێسی ئاژەڵ نییە یعنی ئێمە دایمە خەریکی ئەوە بین گەرمکردن بین وڵی ئەمە نایلۆنە هەر ینی هەر پێڵەن ئەشیعی پێڵن باشە ینی پێسی دەستکردی پێڵن و دەنگ جیاوازی هەیە بەڵێ کامیان خۆش لە ئێستا ئەمە باشترێکە چونکە تۆ هەموو دەقێ ناکرێت خەریکیەوە بی ینی وەکو بڵێ گەرمیکەیت و سار بێتەوە گەرم بۆ بەرگەکردنی کاتێکی زۆریش ئەمە باشترێکە بەڵام دەنگی پێستەکە خۆشترێک پێستەکە خۆشترێکە باشە ئەو ئەڵقانە جیاوازی چییە هەیەە دوو ئەڵقەیە هەیەە یەک ئەڵقە دوو ئەڵقەیە ئەوەی کە یەک ئەڵقە و دوو ئەڵقەی لێوەتەوە باشە کەواتە خۆی ئەبێت چەند بێت خۆی ئەبێتیان لەسەر ئاستی شەکەی تۆیە ستانداردەکە یان یەک ینی سێدانە بە دوای یەکە یەک بەڵێ یان یەک دووە ئەمەیان یەک دووە هەنێکی ئەمە بەڵێ ئەوەی لێ بۆ تۆی کێسە یەک نەنات ئێستا مەدانێک هەنێکی لێ بۆ تۆ تا بۆ نمونە ئەمەیان یەکە ئەمە لێ بۆ تۆ ئەبێ خۆی ئاوا بێت ئەمە کاریگەری نابێت لەسەر دەنگەکە ئەوانێکە لێ بۆ تۆ کێشەی نییە ئەوی زۆری پێوەیە ئەن کێشە نابێت ئەگەر بەشێکی زۆری لێ نەبێتەوە لەو بڕانی کاریگەریەک لەسەر دەنگکە دروستکە چونکە عادەتەن 75 شوێنی پێوەیە لێرە دروستەکرێکاک دەسە لێرەش هەیە لە وڵاتی ئێرانیش هەیە بەڵام ئەگەر لە وڵاتی ئێرانیش بێ هەر لە شارە کوردیەکانە لای خۆمان باش دروستیەکەن لای خۆمان دروستێکە بەڵام ئێستا چونکە تۆزێک زەحمەتە ئەنجا ئەوەش دەستکردێت لە وڵاتانی ترەوە بۆ کەس ئیشی ئەوە ناکات دەست خۆش کاکشێر بابینەوە لای تۆ چیتر بۆ ئامادەکردن جیا لە بەرهەمانە وڵی بۆ دۆزێکی سێتارەکە باز زۆر بێنازە بێناز کەوتووە
دەستەکانتان خۆش بێ، دەستان خۆش بێ.